ڕێکشانەوەی کورد بە یەک دەست بە یەک ڕنگ لە عێراقا پێم وایە دەرگایەکی نوێ دەکاتەوەنی بۆ دانووسانەکان کە ڕەنگە گۆڕانکاری دیکە بێنێتە ئاراوە لەسەر ئاستی هەموو عێراقا. کورد دەبێت هەر چۆنێک بێت نەک بۆ ئێستا بۆ 10 ساڵی هەبێت دەبێت کار لەسەر ئەوە بکات کە بنیەیەکی تەحتی ژێرخانێکی ئابووری بەهێز ژێرخانێکی نیشتیمانی بەهێزی خۆی دابنێت و کار لەسەرەوە بکات کە بەڵێ ئابووریەکی سەربەخۆشی هەبێت. خودی ڕێزدار جەنابی سەرۆک وەزیران کاک مەسعود بارزانی داوێتی هەوڵی زۆر جددی بوون، هەوڵی زۆر ڕاستڕەوانە بوون، هەوڵی پابندبوون بوون بە هەموو بنەماکانی ڕێکەوتن. بەڵام هێز ئەو هێزانی کە لە عێراقا حکومەکەن هێزی جیاوازن، فرەجەمسەریە، فرەهێزە، تاکێزی لەوێ نییە کە بتوانێت گفتوگۆ بکات. لە ساڵی 2021ەوە 22 23 تەنانەت بۆ ساڵی ڕابردووش کە 24 بوو بە هەنگاو حکوومەتی هەرێمی کوردستان پابندی هەموو ئەو ڕێکەوتنانە بووە کە لەگەڵ حکوومەتی عێراقیە. بەڵام هەر جارێک بە شێوازێک بە فۆرمێک هەوڵ دەدەن بربەست دروستکەن. حکوومەتی عێراقی پرسیارێک هەیە تا ئێستا چه خاڵێکی جێبەجێ کردووە، چه شتێکی جێبەجێ کردووە. لە 2007 پرسی مادەی 140 ڕاگرتووە، لە 2014ەوە بودجێ هەرێمی کوردستانی